من بە فرمێسکی ڕۆنووی کوێستانی کورد پەروەردە بووم. کوڵمی ئاڵ و چاوی کاڵ و سنگی بەفرینم دەوێ. من تەشی ڕێسێکی وەک شیرنی وەفایم بۆ چییە؟ کیژی وریای چاوکراوەی فێرەزانینم ئەوێ. سڵاوتان لەبێ، چۆنن؟ دیدەنم پۆدکاستی ژیواتان پێشکەشەکەم. ئەمڕۆژ گەنجێکی تری بەتوانام هێناوە، ئەمەوێت ئێوەش لێوەی فێر بن. کاک ئارۆسمان لەگەڵایە. کاک ئارۆس کاری زەڕەنگەریەکە و گەنجێکی زۆر بەتوانە و ناسراوە لە شاری سلێمانی. بەخێربێ کاک ئارۆس. کاک ئارۆس لە کەیەوە دەسێ کردووە بەم ئیشە و چۆن بوو ئەم ئیشە هەڵبژاردە بۆ تەمەنەوە؟ طبعا دیارە من پێشتر لە ئیشی باوکمە من وەرم گرتووە. ماوەی نزیکی تقریبا زیاتر لە 30 ساڵی ئێمە لە کاری زەڕەنگەریان و ئیشی زەڕەنگەریەکەین و من شەر چوومەتەوە سەر ئەو پیشەیە. کاک ئارۆس بەلاتەوە چۆنە جلی کوردیم لەبەر کردو؟ دەسەکانە خۆش. ئێمە هەوڵمان ناوە لەم پۆدکاستەیە زیاتر گەنجی کورد دەرخێن و ڕەسەنایەتی کوردی بڵاوکەینەوە. جاجلەکانی من بە سپۆنسەری نارێبوتیکە لێرە زۆر سوپاس یەکەم. جلی کوردی ڕەسەن زیینوەکاتەوە، منیش هەوڵم ماوە لێرە ئەو جلە جوانانێک ئەو دایناوە پیشانی ئێوەی بە. کاک ئارۆس بۆ سەر ئەم جلانی من چی جوانە؟ حتمما ئێمە هەموو بابەتێک جلی کوردیمان هەیە. باش. طبعا ڕەسەنایەتی ئێمەش لە ئیشی ئاڵتونە هەر دیارە مۆرکی خۆی پێوێ، مۆرکی کوردایەتی خۆی پێوێ. وەکێک لەوانە کە بۆ ئێمە پێڵین هێل و مێخەکە دەنگێکی تایبەتی هەیە، زڕزڕێکی تایبەتی خۆشی هەیە و لەگەڵ یا عاشقبان و پشتوێنەوە هەموو ئەم بابەتانە ئێمە هەمانە، ینیوە هەر لە کۆن و لە زووە هەتاکو ئێوە زیاتر چۆنەڵی فۆرمی خۆتان هەیە لە ئیشکردن. یعنی ئەو شتانی لە ئێوەیە لە هەنێ ڕەنگە لە هەنێ شوێنی تر دەست نەکەوێت. هەوڵتان ناوە زیاتر کوردەواری بێ ئەو شتانی کە دروستی ئەکەن و چۆنڵی کوالێتی شتە کۆنەکە تێک نەیات بەڵام تازەیکەنەوە؟ حتمما بەڵێ. ئێمە زۆربەی زۆری ئەو شتانی کە لەسەر دیزایانی پێشتر یان کلاسیکەکەیە کلاسیکەکەمان تێک نەیاوە، هەروەکو خۆی هێشتومان. ئەگاداری پێشتر ژنی کۆنچی بەکارێناوە، مەسەلەن ئەم شتە چی پێڵەن گۆبەرۆکی بەکارهێناوە، سەرپەرچەمی بەکارهێناوە، چیتی لای ژیرە، هەمان شت لای ژیرە، هێل و مێخەکمان هەیە، دوگمە و دۆڵابمان هەیە. سێری شتە پارچە کۆنەکانتان کردوتەوە؟ ئای چۆن هەر لەسەر ئەو دیزاینە کۆنانە ئێمە ئێستاش دروستی ئەەکەینەوە، تەنانەت ئێستا دەستکاریشی ناکەین، هەر وەکو خۆی هێڵینەوە. بەڵام ئەگەر کەسەکە بێت بۆ نمونە بڵێت من دیزاینێکی تازەترم ئەوێت، بەڵێ ئێمە دەستکاری ئەەکەین ئەو وەختە. باشە پێشتر ئەم عاشق بەنوشتە هەبووە لە کوردیان؟ ئەی چۆن هەربەم ستایلی ئێستا بووە؟ نەخێر بەم ستایلی ئێستا نەبوو، بە ستایلێکی تر بووە. بۆ نمونە ئەو کاتە زیاتر چۆنی بووە، زیاتر بەردی یاقوتی تیا بەکار هاتووە. ئاڵوواڵا بووە، وەکو چۆن جلی کوردیار ئاڵوواڵا بووە، ئەنج ئاڵوواڵا بووە. ئەبێت ئەو پارچانەی جلی کوردی مەسەلەن قورسی و سووکەکەی چۆن بێ، مەسەلەن عاشقمان قورس بێ، سووک بێ بۆ وەستانی بەجلەکەوە، ئێوە لەسەر ئەوە قەراری وەزنەکەی ئەیان یان لەسەر خواستی مشتریە؟ طبعا یەکەمیش لەسەر خواستی مشتریە، دومیان ئێستا ئاڵتون بە ڕێژێکی زۆر بەرچاوکو ئەیبینین بەرزە، وەکو جاران نییە. جاران پێ ئاڵتون هەرزانتر بوو، خەڵک زیاتر ئەیتوانی بیکڕێ، باشتر پێ هەڵە سوورە، بەڵام ئێستا کەمترە. بینتان لەگەڵ بکوزاوایە چۆنە ئێستا؟ تا ئێسش باشین. جاران ئەگەر بۆ بیزنس خەڵ ئاڵتونی بە کردایە، ئێستا بە پێی توانای و جاری واشە هەر ناکەنێن ئەڵقەکەڵە گرن و تاو پێی وەزنیە. شکر الحەمدولله لە سلێمانیا پێی وەزنیە، بیزەبەت لە سلێمانیا ئەو شتە پێی وەزنیە ژمارە نییە بۆی. کاک ئارۆس ئەگەر باسێکی ئەو سەردەمە بکەین کە لە سلێمانیا ئاڵتون دروست کراوە و خەڵک فرۆشتوێتی، لەکەیەوە ئاڵتون فرۆشی هەیە لە سلێمانیا و ئاڵتون دروست کراوە و ناو سلێمانیا خۆی شوێنێک هەبووە ئاڵتونی تیا دروست بکرێ؟ ئەی چۆن بەڵێ هەبووە. لە پێشترە کە لە سەرەتاوە ئاڵتونی شاتووە وەکو دیزاین وەکو خەشڵ جوولەکەکان کردویانە، کاتی خۆی جوولەکەکان کردویانەوە. چەند عیلێکی دیاری سلێمانی بوون، جوولەکە بوون کە ئیشی ئەم دیزاینانیان کردووە لە سلێمانیا، لە وەرشەیە دروستیان کردو بە دەستێکی زۆر جوان. ئێستا دروستەکرێت. ئێستاش هەنێک مۆدلمان هەیە کە ئاماژەی پێین بە مشتێک ئەڵین لەسەر سەردەمی جوولەکەی کۆن بۆ دروستەکەین، یا سەردەمی باپیرانمان لە پێشترەکە دروستکراوە و فرۆشراوە لەلایەن زەڕەنگەرەوە. کە مناڵ بووی باوکتبینیەوە ئیشی زەڕەنگەری بکە، لەو کاتەوە حەزە کردووە یان دوایی کە گەورە بووی زانیوتە ئیشەکە زۆر باشە و اینجا دەستە پێ کردو؟ طبعا هەر لە مناڵیمە خولیان بوو، هەر لە مناڵیمە ئیشی زەڕەنگەری خولیان بوو. حتمما ئەویش مامۆسایەکی زۆر باش بوو بۆ من،
لێرە دەستخۆشیشی لێگەم لەشی ساحێ. گاندینی ئەم ڕۆژە بەڵام لە کۆتاییشە هەوڵانی خۆت هەوڵانی قرس نییە ئیشی زانگەری بۆ گەنج قرس نییە وەڵاهی بۆ کەسێک ئیشی خۆی نەبێ بەڵە قورسە ینی تۆ ئیشی خۆت نەبێ قورسە من کە چوومەتە ناو ئیشەکەەوە دەستم کردو بە دروستکردنی دیزاین چوومەتە ناو کۆمەڵێک دیزاین چوومەتە ناو کۆمەڵێک دروستکردن ئەزانی چۆنە بۆچی باسی ئەو قورسیات بۆکەم لەبەرەوەی لە هەموو ئیشەکە کۆمەڵێک ڕکابەر هەیە کۆمەڵێک کەسێک ڕکابەری تۆەکە و ئێوە ژەناو بازارەکان هەمووی بازە هەموو دوکانەکان زەڕنگرن ینی تۆ قرس نییەنەوە ئەم هەموو دوکانەیە بتوانی جێگی خۆت بکەیتەوە لە سلەیمانیا خەڵک سیقەت پێ بکەن و خەڵک بزان کە کوالیتی ئەو ئاڵتونەی لەوێ ئەی کڕن چۆنە بێگومان وایە بەڵام بە دەرەجەی یەکەم کاتێک کە تۆ ییتە بازاری بزنسە و ئیشەکەیت لە پێش هەموو شتێکە لە پێش هەموو شتێکە متمانە لەلایەن مشتریەکانتەوە لەلایەن چواردەورەکەتەوە زۆر مهمە متمانە لە پێش هەموو شتێکەوەی ئەلحەمدولیلە دوو ئەو شێواز و دیزاینانی کە تۆ پێش ئەکەویت بۆ نمونە پێشی کەسی ڕکابەر تەکەویت ئەوە لە دەرەوە ئاڵتونێنەوە بەڵام لەسەر خواستی خۆتانە زۆری هەمویان لەسەر خواستی خۆمان دروستەکرێن و هەموو ئێمە ئەو قاڵبانی کە هەمانە بۆیان داڕێژین و دروستیەکەین باش لەگەڵ باوکتا ئیشاکەی حتمما بەڵێ اینجا قسەکانە هەست دەکەم تەعاملیشتان لەگەڵ مشتریە زۆر خۆشە هەنێک کەسێ تەعاملی زۆر ئەبێ ڕووخۆش داوا نەبێت لەگەڵ مشتریە تەعامل جوانتر و خۆشتر بێ ڕوو خۆشتر بێ نابێت ڕۆگرش بێ لە بزنس ساوشتا قبول ناگە حتمما کە تۆ ئیشەکەش ئیشێک بێ کە پێیوەستە بۆ نمونە بە ئافرەتەوە ئەبێ باشتر و جوانتر تەعاملی لەگەڵ بکرێت ئەڵێنەوە ئیشەی کە لەگەڵ ئافرەتایەکی خەت زەرەری لێ ناکەیت چکە ئافرەت بەردەوام شتێوە بیکرد بەردەوام شتا کڕێ بەردەوامیش مۆدل لە گۆڕانە بەردەوام شتەکەش بەرەو پێشترەچێت کاک ئارۆس چەند جۆر ئاڵتون هەیە و لەسەر ئەساسی چی ئەم جۆرانە جیاکرێن مەسەن چەند جۆر عیارە هەیە لەسەر ئەساسی چی ئەم 18 و 21 و ئەمانە جیاکراونەتەوە ئێمە ئێستا بەهۆی تەکنەلۆجیاوە کۆمپیوتەرمان هەیە بەوە ئەتوانین جێ بکەینەوە بەڵام وەکو خودی خۆمان ئێمە ئەتوانین ئەوانە جیا بکەین و تەنانەت بە چاویش بۆ عیاری 18 و 21مان هەیە و ئەو عیارانی کە بۆ خواردتر ئەڕوات ئێمە توانین جێ بکەینەوە ئەو کاتە بۆ ئەوی زیاتر خۆمان فەرقی چی ئەمە چۆن دانراوە ئەمانەیەکی ئەم هەژدەیەکی لەسەر شێوازێکی ستاندار دانراوە لەسەر شێوازێکی ستانداردی عالەمی دانراوە بۆ نمونە عیاری یەکەم عیاری 24ەکەی ترەمە کیلۆیەکی خامە ئەمە ناکرێتە سنعات دوای ئەوەیەت بۆ عیاری 22 کە ئێمە عیاری 22 کە بەکاری ئەهێنین لە لیریا بەکاری ئەهێنین ئەوە ستانداردە لیرێک 7.2 گرام عیاری 22 ئەوە وەکو پارێکی ئاڵتونی ئێمە با بڵین خەڵک کە سعرەکەی تاقیێکاتەوە دوای ئەوەیەت بۆ عیاری 21 عیاری 21 کە زۆر باوترە لە هەموو عیارەکانی تر لە با بڵین هەر لە عێراقا ینی لە کوردستانی خۆمانە زۆر باوە عیاری 21 زۆر خەڵک بەکارێنێ عیاری 18 ئێمە کەمتر بەکاری ئێنین و ئێستا هاتۆتە بازار باشتر هاتۆتە بازار بە حکومەی کە ئاڵتون زۆر گرانە یەت خەڵک لە جاتی 21 بکڕێ 18 ئەکڕێ هەژدەکە چۆنەڵی نیسبی ئاڵتونەکە تیا کەمترە بەڵێ نیسبی ئاڵتونەکە کەمترە ئێمە ئەگەر وەری بگرین عیارە 24 ئەکاتە 1000 وحدە عیارە 1000 ئێمە ئەگەر بە ژمارە قسەی لەسەر بکەین عیارە 18 ئەکاتە 750 لەم 1000 بەشە 750 بەشی ئاڵتونە و بەشەکانی تری پێکاتۆ لە چی پێکاتۆ لە مس و یاخود لە زیو تێکەڵ ئەکرێ عیارەکەی باش ئەمە تێک ناچێ هەروەکو 21ەکە ئەمێنێتەوە خۆی تایبەتی ئاڵتون لەوەیە کە کاتێکیش ئەتەوێت بیکەیتەوە بەخام هەشتەکە ئەبێتەوە بەخام و بەشەکانی تری لیجێ ئەبێتەوە بەڵێ لە ڕەنگی شاجیاوازی هەیە 18 کاڵترە ڕەنگێکی کاڵە هەنێجا بەرەو سپی ئەچێت کاڵتر ئەبێتەوە ئەو زیاتر لەو زێڕانەیە هەیە کە ئەوروپین وە بۆ ئەوروپا دروست ئەکرێت ئەم بابەتان ئەوان زەردی زۆریان حەزلێنێ ئەوان زەردی زۆریان حەزێنێ زیاتر حەزیان لە بابەتی کاڵە ئاڵتونەکە کاڵتر بێ ئەوان زیاتر تەعامل بە عیارە 14 شەو ئەکەن لا ئێمە ئەو چواردەیە نا لە ئێران چۆن هەستەکەم لەوێش ئاڵتونەکانیان کاڵترە لە خۆمان من بینی ئەوان ئاڵتونەکان تقریبا سوورباوە ئەوان مسی زیاتر تێکەڵیان جیاوازترە وەک لە شوێنەکانی ئێوە ئاڵتونی ئێرانی ئەوانە شۆرەگرنەوە گەرمشتری بۆتان ئێمە ئەگەر عیارەکەی مەزبوط بێ
ئارەکەی مەزبوط بیوەکو پێم وتی کۆمپیوتەری ئەەکەین ئاری 750 بات بوونە ئەیکڕینەوە بەڵام بە شەتێک ئێمە و کاتێک لە دەستی سیقە پێکرا شتەکڕینەوە ینی وەزەتان لەگەڵ ئەم بازاری زی و بۆرسە و ئەم شتەیە چۆن ئیشی لەگەڵەکەن ئیشی لەگەڵاکەین بە زۆزەی بازار باش نییە ینی خەڵکێکی بێشومار کەوتۆتە ناو ئەم بازارەوە باشە کاک ئارۆز چی قەرارە لە سعری ئاڵتونە پێشاتە سیاسەکان زۆر گرنگە پێشاتە سیاسەکان زۆر گرنگە ینی شەڕی ئێران بە تایبەتی کە لەگەڵ ئەمریکا و پێشتر کە شەڕی ئەمریکا و فەنزوێلا و رووسیا و ئۆکرانیا ئێوە بەگشتی جیهان کار لەسەر جیهان هەموو جیهان کار لەسەر ئاڵتونەکە بە دەرەجە یەک ئێوە ژەر بۆ سعرە گرانە ئەیکردنەوە لە دووبەی و ئەیهێنەوە حتمما وایە تەنانەت هەموو شتێکمان لەسەر گرانە بێت باشە من یەک قسەم بیستووە لە بازارە ئەڵەن زەڕەنگەر زەرەر ناکە ئەم شتە وایە سەڕەنگەریش زەرەرەکات ئەیکات تۆ ئێستا من ئەمڕۆ ئەگەر من بێم ئاڵتونەکەم بفرۆشم بۆ نمونە مشتریەکەم یەت بای 20 مسخال ئاڵتون لە من ئەکڕێت لە هەمان ڕۆژان نەتوانم بیکڕمەوە یاخود نیکەمەوە بە ئاڵتون بەیانی بۆرسەکە بڕواتە سەرەوە ئەو کاتە منیش زەرەرمە ئەو کاتە مشتەرەکە قازازێتی من زەرەر شتی واتان هەبووە بکوزاوا بێن ئاڵتون بەرن دوای پەشیمان بنەوە بیهێننەوە ڕستەکەم بە حاڵەتی بووکتان زۆرە ئێوە حاڵەتمان هەوە دای ساعتی نەخەیان دو ئاڵتونەکانیان هێناوەتەوە باشەوە چۆن تەعامل لەگەڵ ئەو کەسانەیە زۆر ئاسایی تەعاملیان لەگەڵاکەین بەس ئەوە کێشەکەی لەو دقەیە هەل بێت کێشەمان نییە ئێمە ئاڵتونەکەی وەکو سەری ئەو دقیقە خۆی پێ یا لیوەرگین و بەبێ ئەوی زەرەرکە کاک ئارۆز با باسی شتێکی تر بکەین ئەو نەخشانەی کە چاکە شەب خۆ چاکەمان زۆر خۆش ئەو شتانی کە تازەیەنە بازاڕەوە مەسەلەن تاقمێکی تازێتە بازاڕەوە لە هەموو دنیاە ئەم تاقمە مەسەلەن وەکو کارتێر و ئەمانە باوە بێ ئێوە یەکسەر ڕاستەوە خۆ لەگەڵ دروستبوونیان لە هەموو جیهانە ئەیهێنن حتمما یەکسەری هێنین بەڵام ئێمە بۆ شێوە براندی نایهێنین کە لە براندی بۆ نمونە کارتێر یان لە کول لە مارکەکانی ترا دەرئەچێت چکوم بۆ ئەوان زۆربەی زۆری ئەو مارکانە لەسەر ئاڵتون ئیش ناکات ئاڵتون نییە ئاڵتون نییە باشە ئێمە این چی ئەگەین یەنە سەر کۆپیکردنی باشە ئێمە کە کۆپی ئەەکەین بە ئاری 20 کۆپی ئەەکەین و حەقی براندینەکەشی لێنایەت ئەو مشتریکە بۆ نمونە لای خۆمانەی کڕێ ئەوەش زۆر باش ئێمە جاری وایە کە بۆنمە وەکو بینیوتە بازنی کارتێر بازنی کارتێر ئەو کاتی کە دەرچوو لە شەریکی خۆی بۆ هەر تاکێک بازن ئەچوە $10,000 $10,000 ئێمە ئێستش ئەو بازنە کە ئەیفرۆشین کە لە ناو خەڵکی شاباوە بازنەکە ئەو پەڕی ئەچێت $1,500 بۆ $2,000 ئەگەر تۆ بیت بکڕیت کامیانەکڕی شتێک کە ئاڵتون نیوەچی بەلای حەقی مارکەکەیە شتێکیان ئاڵتونی شو هەموو ڕۆژگەش ماڵە و نرخیشی باشویستم ئەو پێ بڵم باش کاگەڕۆز ئێستا شتێک دروست بۆ پێڵەن ستێنلیسە زەخاوی ئاڵتونە کاڵ نابێتەوە اینجا کە ئیکڕیڵن ئاڵتونی تیا بەکار هاتوو ئەم شتە شتی وایە ئەوە ڕاست نییە و ئەساسیشی نییە چکوم کەس نازارن ئەم زاخاوە زەردە بە چ شتێک ئەکرێت بە چ شتێک ئەکرێت لەوانی مادەیەک بێ ژەهراوی بێ بۆ کاتێک کە ئێمە ئاڵتونەکانی خۆمان کە دروستی ئەکەین لە وەرشەیە ڕەش ئەبێت تاو ڕەش ئەبێت باشە ئێمەین لە ڕێگەی ئەو باسێکی ئەو کە زۆر جار ئەیبینی ئێمە ئاڵتونە ڕەش دوای ئیهێنێت دەرەوە ئیتر زەردێک و ئەو لە ڕێگەیەکی تایبەت لە ینی پێڵێن زاخاوی کارەبا ئێمە پێڵین زاخاوی کارەبا یین چی ئەەکەین یین ئایاری 24 ئایاری 1000 ئەتوێنینەوە بەسەریا لە ناو تێزابە بۆ لە ڕێگەی کارەباوە ئەم ئاڵتونە جارێکی تر ینی بەشێکی جوان دروست ئەکاتەوە ڕەنگێکی کراوە دروست ئەکاتەوە لەسەر ئەو پارچی کە ئەمانوێ زاخاوی بکەین باشە تێچوویەکی زۆری هەیە تێچوویەکی زۆر تۆڵی ئەمانە وای لێ نەکراوە ئەوانە هیچی بە مەسەلەن ئێستا من ئەم شتە زەردی بەم هێلەکەوەیە باشە و زۆر شتی تریش کە ئەیکڕین ئەڵێ بە زەمان کاڵ نابێتەوە ڕاستەکە زمانی لەگەڵایە بەس بە چ مادەیەک زاخاو کراوە ئێمە بۆی ئەچینەوە مادەیە ژەهراوی بێ باشە قەت بووە کە بۆ نە تۆ زەردێک بەکار بێنیت شوێنەکەی شوێنی پێستت ڕەش من لەگەڵ ئەو شتای زۆر کێشەم هەیە کێشەیەکەواتە مادەیەکی ژەهراوی تایە ینی شتە کڕم دەزبە نەکرم یەکەم جارە بەکاری ئەهێنم شوێنێکی ئەو بڵێ شینە بێتەوە ڕەشە بێتەوە ئەوە هەموو ئیلتیابات و ینی نازام نەخۆشی پێست و ئەم شتانە دروستەکە ئێمە زۆر ئامۆژگاری خەڵکەکەین کاکە
شتێک مەکڕەکە تۆ بۆ نە بە خۆت تۆوازانی ئاڵتۆن لە ڕووی تەندروستیەوە زۆر مهمە بۆ ئافرەت لەسەر مەچەکی ڕاستی بێ بەڵێ زۆر ڕاستە ئەڵێ ئەو هۆرمۆنێک دەرەیە کاتێک دەستبنێک یا شتێک ئەو پیاوەکان گوێتان لێبێ ئەڵێ ئەگەر دەستبەن لەسەر دەستی ڕاستی ئافرەت بێ بەردەوا لە ڕووی دەرونیەوە ئارامە بێتەوە اینجا ئەگەر ئافرەتەکان تا ڕاستە وەڵای خۆی من هەرم کاتی وتومە ئاڵتون هەر ئارام بەخشەوە شتێکی هەر بەجددی ئەڵێ هۆرمۆنی ئەو هۆرمۆنانی کە جەستە ئارامەکەنەوە مێشک ئارامەکەنەوە لەسەر ئەو ئاڵتونە ینی ئەو هۆرمۆنانە زیاد حتمما وایە ینی کەسەر بۆیە زەڕەنگەر زۆر تووڕەنین دیقەتی ئەوە ئەومیان ئیشەکەشمان وای زەڕەنگەر بۆ تووڕەوێ لەناو ئاڵتون تعاولێکی باشە هەموو کەسایەتی باشە ڕوتیەکە بەتەمانیت دوکان جیاکەی تۆ لە باوکە من حەز ناکەی حەز بۆ ناکەم هەر لە ژێر فەرمانی باوکمە دیخوا هەر بێکەوە بۆ ینی ئەو ئێسەر زۆر شت ماوە لێوی فێر بم خۆشە مامۆسایکی ئەوە شارەزا لە بەردەستە طبعاً وایە ماومە لێوی فێر بم ئینشەڵڵا سەرکەوتوبی ئەگەر گەنجێک باوکی زەڕەنگەر نەبێ و ئێستا تۆ ئەبینێ چۆن ئەتوانێت دەستکا بەو ئیشە فێر بێ ینی لە دەستپێکی ئەوڵیەوە چۆن ئەتوانێت میشە بکە ئەسە بۆ تۆ ئاسانتر بووە چونکە باوکە هەبووە بەس بۆ گەنجێک کە مەسەرەن باوکی یان مامی خاڵی کەسێک نەبێ چۆن ئەتوانێت دەست پێ بکە ئێوە شاگرد وەرەگرن یا کەسێکی تر شوێنێکی تر ئێمە خوانی بڕە سێ براین باشە لەشتان ساغێتەوە درێژ بنیاخوا کە ئیشەکەی لەوێ وەکو شاگرد لای ئێمە لای ئێمە نە لەیشی زەڕەنگەری شاب شتێک نییە بە ناوی شاگردەوە ئەم نەفرە چۆن فێر بێ ئەم کەسە چۆن فێر بێت ئەم کەسە بۆ نمونە برایە یادیت بۆ لای من یا تە لای من پێویستم بەوەیە کە فێری زەڕەنگەری بم بەسەر چاو ئەتوانم فێریکەم ئەتوانی فێریکەی ساباتەکە یەکەم ئەویش دوای دوکانی خۆی ساباتەکەی زۆر بەسیتە هەر ئێستا بۆ نمونە توانین لە گۆگڵ یا لە چارچەبیتی سێرچی بۆکەی فێربی چکم ئەوە شتێکی بەسیتە بەڵام تۆ بیت کەویتە ناو ئەم هەموو مۆدێلەوە کە پێشتر تۆ مۆدێلەکان پیای نەهاتویت مۆدیلی کۆنت نەبینیەوە لەوێ بۆ نمونە ئێمە ئەچینە تووشیا دووبەی ئەشیا ئەهێنین کاتێک کە ئەو یەت شەریکێت ئەشات بۆ دانێ لە شتی کۆن و دەست پێەکە ئەمیش یەکەم جارێتی ئەم شتە ببینی یەکیەکە دەسەکە بەکڕین یەتەوە بۆ ئێرە سێرەکان مۆشیەکانی ستۆکە کەواتە یعنی بەبێ پلان ناتوانانی بێتە ئیشی زەڕەنگەری ئێوە کاچن مەسەرەن ئێوەنا گەنجێکی تازا چێ مەسەرەن لە دووبێ لە شوێنێکی ترەکە ئاڵتونە هێنێ ئەبێت هەویی پێبێ ئەبێت ژووری بازرگانی سلێمانی ینی هەموویە پێبێ تەنانەت ڕسمی دوکانەکە ئیجازەی دوکانەکە اینجا قبول کراوەشێ پێ هیچ بڕەپارێک هەیە بێ دەینێت مەسەن لە بانقا ئەم پارەی هەبێ اینجا کڕین و فرۆشتن بە ئاڵتونەوە بکە ئاڵتون ئەوی خۆشە فیزیکە ینی تۆ تا بەدەست خۆتەوەی باشە ناتوانێت کەسێک بە ئۆنلاین ئیشە ئاڵتون بکە شتێکی خەتەرە بە ئۆنلاین ئێمە بیستمان ئۆنلاین چۆنی کڕین دوکانی نەبێ لە ماڵەوە شتەکاندانێت بیفرۆشێتەوە نابێت چۆن شتیوە ئەوە هەر دەرەوەی قانونە ئەو بە شێوەیەکی یاساییە بە شێوەیەکی یاسای دەرەوەی قانونە باشە ئەی کە تۆ بۆ نمونە لە ئۆنلاینە کابرا کەساکە دوکانی نییە تەنها لە ماڵەوە دانیشتوە ئەفرۆشێ چۆن دڵنیایەکی تۆ ماڵتونە منیش مەبەستم ئەوە دڵنیا ناکرێتەوە کەواتە ئەوە لا دەرەوەی باشە کۆمەڵێک پیج هەیە پیجی عەرەبین عنی کوردستانیە بەس هی جنوبە ئەم پیجانە من بینی و ماڵێ ئەم ئاڵتونەمان هەیە بەم نەعۆ ئەشی گێنی بۆی ئەو پرسیارم لێ کردی گیاندم هەیە بۆ هەموو کوردستان و بۆ جنوب عێراق ئەو کێشەی نییە بەڵام دوکانی هەیە و گەیاندنی من گیا دوکانم هەیە بە وەستی خۆم بە مۆری خۆم ڕاتە دەرەوە وەسڵ مۆری خۆتانە بە وەستی مۆری خۆم ڕاتە دەرەوە بۆ من ئەم وەسڵی من مەجای تەزویرکردنی نییە یان مۆرەکەم مەجای تەزویرکردنی نییە و ئاڵتونەکەشم کەلی دڵنیام 100% و ئەو پارچەیشی کە هەمە من چەندێکیش بەسەر بڕە من هەری ناسمە کە پارچی خۆم ئاویستم ئەو بڵم تۆ شوێنێک ترە ناسیتەوە مەسەر نەفرێ بێ بڵێ من لای تۆ کڕێەوە ئەزانی هی خۆتە هی خۆنیە ئەم هەموو جۆرە ئاڵتونە ئەناسنەوە ئەناسبەوە زۆر باش ینی
بۆ چکم لە پێشترەوە من کە ئەڵم لە ئیشەکەیە مهمیەکە لێرەیە کاک بۆ گەنجێکیش کە بێتم ئیشەوە ئەبێ پێشتر دیزاینەکانی پێشتر هەمی بناسێتەوە کە ئەمانە کۆنە و بە دوای دیزایانی تازەیە بگەڕێ بزانێ لە چۆ هەیە چی دەست ئەکەوێت خەڵک زیو بکڕیانەی کرێ کاگاروس زیو مەبەستە بە قاڵبە من لە ساڵی پار بوو جولێک کە دەستم کرد بە ئیشی زیویش بە هەمان کاتە بەڵام بە قاڵب بە زۆر کەسم ئەموت بیکڕە نرخی 1 کیلۆ زیو لە 950 بۆ 1000 دلار بۆ کات باشە ئاماژەم بۆ کرد لە پەیجەکەما پۆستم کرد لە سوشال میدیا باسمان کرد وتمان بیکڕن بۆ یەکێک لە قسەکانم ئەوە بوو ئەگەر ناتوانیت ئاڵتونەکە بکڕیت کیلۆیەک زیو بۆ خۆت خەزمکە شەرواڵی من ئێسش تقریبان هەروە ئەڵم چکم ئێسش خۆشم زیوم ماوە نەمفرۆشتووە ئەم شەو ئاگات لە بازاری بۆرسەی جیهانی بۆ حتمان ئاگاتان بەخۆ بینی ئەم مەسەلەن ئێستا ئەگەر من بێم بەلای تو بڵێم کاک ئارۆز ئەم پارێم هەیە مە بیەم بە شتێک حەقدەسی کەم بێ و هەر دەقێک بیفرۆشمە پارەی خۆی بکات چیم پێ ئەڵێ من پێشنیاری لیرە بۆکەم پێتەڵم لیرە بکڕا لیری ئاڵتۆم کڕە بە دەرەجەی یەک باشە ئەم لیرە هەر لیرە کۆنەکەی جارانە لیرە کۆنەکەی جارانە بەس تازەمان کردوتەوە بە وەزنێکی ستاندارد وەزنێکی ستاندارد کە جاران مەسەلەن ننک و ئەوان و لیرەی ڕەشادی بەڵێ ئەمە هەر ئەو لیرەیە ڕەشادمان هەیە غازی ڕەشادمان هەیە ئەمانە هەمووی کوڕباوکن کە بە دۆیەکە هاتوون بەڵام ئەو لیری کێمە ئێستا بەکاری ئێنین 7.2 گرام ئاری 22 بۆ ئەوەی یعنی لە بەرچاوی خەڵکیش بەرچاوڕوون بن بۆ ئەمە کە لەنە ئەم پاکەتەیە ستاندارتە بەڵکو پارە ئیشی پێکرێت چۆن ئێستا با بڵین ئەڵین لە بازاڕە بۆ نمونە 100 دلار بای 150,000 تەواو ستاندارتە یعنی چیتە دوکانێکی تر ئەو پڕی 250 250 زیاد لە نرخی لیرە شاوایە بۆ ئەم دقەیە لیرێک بە 1040 دلار مامەڵی پێواکرێت باشە حەقدەسی ئێوە بۆ ئاڵتون لەگەڵ دوکانێکی تر ئەگۆڕێ بەپێی مارکەکان ئەگۆڕێت بەپێی شەریکە ئەگۆڕێت بەپێی دوو جۆر بۆرسەی تریشمان هەیە یەکێک لەوانە بۆرسەی دوبەیمان هەیە و لەگەڵ بۆرسەی تورکیا بۆرسەی تورکیا زۆر گرانترە و هەموو مۆدێلە جوانەکانی لە تورکیاوە دەرئەچێت ئەو مۆدێلانی کە ئێمە دروستی ئەەکەین کە ئێمە تەڵەبی ئەەکەین هەمووی تورکیا ئاڵتونی خلیجی حتمما قەبەترە تۆزە گەورەترە قەبەترە و ئەوەیە بەس ئەوەیە تورکیەکە بابەتێک دروست ئەکات کە پێش مۆدل ئەکەوێت کە هەموو ئەو مارکانی کە لە چکم ئەو لە ئەوروپا و نزیکەشیشان ڕۆژانێ ڕۆژانە بەکاری بێن ئەو لە ئەوروپا و نزیکە ئەو مۆدلانی کە لە ئەوروپا و دەرئەچێ ئەم وەری ئەگرێت کاک ئارۆز ئەگەر نەفرێک بێ بۆ لاتان بڵێ ئەمەوێت مەسەرەن بازنەک بکڕم مستیلێ بکڕم تۆ پێشنیارم بۆ بکە تۆ لەسەر ئەساسی چی پێشنیاری ئەو پارچەی بۆکی ئیتر یەکەم جار لەسەر ئەساسی ئەوەی کە چەنی پێیات با بڵین پارەکەی چەنە چەند بەتەمای با بڵین چەند کاتە ئەم ئیشەوە کەوێ ئاڵتونی پێ بکڕێ باشە با بڵین 1000 دلار 2000 دلار 1000 دلار منیم لە سنووری ئەم 1000 دلاریا پشتی پیشانەیە ئەو بازنانە جیاکەمەوە تۆ بە تەمەن و شکل و ئەمانە هیچ قەراری لەسەرێ نانە لەسەر ئەوانە لەسەر تەمەن قەرارێن بەس لەسەر شکل قەرار ناینێ مەسەرەن ها کەسێک بێت چوزانم شکڵی شتێکی تر بڵێ ساڵێ ئەم نەفرە مۆدرن ئەم نەفرە کلاسیکە حتمەن وایە ئەوان جیاوازە من چەند تاکێک بازن ئەخەمە بەردەستی باشە هەر یەکە و لە مۆدێلێک بۆ دائنم بزانم دەستەکە دەسەر کام مۆدێلیان ئەو لەسەر ئەو ڕێگەی بۆیە ڕۆ هەتاوەکو فکری کەسەکە دۆستمەوە کۆمەڵێک ستایل هەیە پێڵەن ڤینتج زۆر کلاسیکە دوای ئەم بەرنامە بیرم نەچێ پیشانتێم زۆر کەمن زۆر حەزەکەم ئێوە وەکو زەڕەنگەری ئارۆز ئیشی لەسەر بکەن و چۆنی زیینوی کەنەوە زۆر نەخشەکانیان هادی و جوانە و زۆر کلاسیکن و بیزات چۆنەڵی ئەتوان ڕۆژانە بەکاربێ بۆ سەرجلی کوردی بەکاربێ بۆ سەرجلی مۆدە بەکاربێ لە تاکی بازنی باریکە و نەخشی زۆر عجیبی تێ جا من ئەو نەخشانەوە یەکێک پیشانێ یەکێک لەو ئاواتانی هەمە ئەوەیە کە ئەم جۆرە بە ئاڵتون هەبێ دروستکرێتەوە من داوام کردووە لە وێبسایتێک بۆیان هێناومەتەوە بەڵام ئاڵتون نییە
زەردە و خۆشتە زانیشتی زەرد تا دڵم نایە بەکاری بەربری تێک نەچێت هەر هەنێشتی شێ بۆ قەزەی زەردەوەی کە من بیستومە زیاتر کە چی زۆر کاری تی ئەکا کرێم و بۆن ئەو شتانە کار لەسەر ئاڵتون ناکەن باباکار لەسەر ئاڵتونی شەکە ئاڵتونەکە تۆزێک ڕەنگی تێک ئەیات کاڵ ئەبێتەوە بەڵام ئیتر ئەوش حەلی هەیە تۆ توانیت هەر لە ماڵی خۆتە حەلی بکەیت چۆن حەلی بکەی لە ماڵی خۆتە لە ماڵی خۆتە هەروکو شۆردن باشە کەسێک مەسەرم بازنەکەی دەستی تێک چووە لە ماڵی خۆیان چۆن ئەم بازنە تازەکاتەوە ئەتوانێت بە زاهی هەر بە زاهی و بە فڵچەیدان پاکردنەوەکی بۆ بکات لە ماڵ زاهی قاپشتن زای قاپشتن جا پاکە بێتەوە پاکە بێتەوە بەڵام وەکو ئەو کاتە پاک نابێتەوە ڕەونەقدار نابێت کە لە دوکانەکەیم ناکڕیوێتی بۆ من کاتۆتە دوکانی منۆ پلاتی 24 کراوە عاری 24 کراوە ئاماژەم پێدای باشە شتە مینۆڵ ئاڵتون مێنە بە فەرشی ئێرانیە جوانە بەشتی وە هەیە نییە نەمبیستوە گەڕوا بێ منیش لە چاتی زاخە بێنە بە فەرشی ئێرانی نهار بەجددی ئەڵێ ئاڵتون زی بێنە بە فەرشی ئێرانیەوە زەختی ئەزانی بۆ لەوانە شانەکانی ئەوان زۆر ورد بێ وەکو ئەو فڵچەی من کار بکە کە ئەیڵم چکم بۆ فەرشی ئێرانی تۆزێک شانەی وردە شتێک لەو بابەتەیە ئەبێ وابێ ناتوانین تاقیم و دی تۆڵ شت بەکاربێنین بۆ پاکردنەوەی ئاڵتون شتێکی خراپە لەگەڵ ئاڵتون لەگەڵ تاقیم و دی تۆڵ چی بۆ کەسانە ئەڵەی کە پاکەرەوە بەکارێن ڕۆژانە بۆ شتنی ئاڵتونەکەت پارێزە لە دەستی شێ ئاڵتونەکە قەیچێکە بەهار لە دەستی شێ بەڵام ئاڵتونەکەت پارێت ئاڵتون یەکشتی خۆشە لەگەڵ هیچ شتێکی چواردەوری خۆیان کار لێک ناکە و هیچ شتێکیش بۆ لەشی کەسەکە دروست ناکا بۆ پێستی بگرە ئەسان وەکو خۆت و پێستی جوانترەکە کاک ئارۆس یەکێکی لەو زەڕەنگەرانی کە زۆربەی کا سپۆنسەری بەرنامەکانەکەی و زۆر یارمەتی خەڵکەی و داشکانی زۆر باشیش بۆ خەڵکەکەن ئەمە هۆکاریەکی ئەوەیە کە مەسەلەن تۆ چیتە ناو خەڵکەوە لە هەر کەسە پرسیە لە بڕۆ بۆ لای ئارۆس قسەگەڵ ئارۆسا بکە هەوڵە نەیاوە ئەم ئیشە گەورە بکەیت ئیشەکەتان ئەزانم قورسە ئێستا بەعام ئێستا معاملەی ئاڵتون دۆزێک ئیزعاجە بەڵام بیری لێ نەکردوێتەوە ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکە هەر لە پرۆگراممانایەکە ئیشەکە گەورەتر بکەین و لەقی تریش بکەینەوە بەڵام بە شێوازێکی زۆر جیاوازتر لە ئیشی ئێستام دابەزی ئاخر پرسیارم ئەوەیە کاک ئارۆس ئەگەر مشتری ئێستا گوێی لە تۆیە ئەو بینە حتمما کەسەکانی لای خۆت کە هاتوون لێرە ئەو بینن و هەموو کەسێکی شتۆ ئەبینێ ئامۆژگاری چییە بۆ خەڵک بۆ کڕین و فرۆشتنی ئاڵتون بیزات لەم کاتەیە بیفرۆشن ئەوەی کڕیوێتی بانەی فرۆشێ من ئامۆژگاریم ئەوەی کڕیوێتی بانەی فرۆشێ من چەند شتێکی تر هەیە لێرە وەکو هەر ئاماژەش بە ئەوش باسکەین ئێمە ئاڵتونمان بینی بە شێوازێکی زۆ بەرچاو بەرز بۆ لیرەیەک چۆ بۆ چووە $1270 ئۆنسێک ئاڵتون بوو بە $5500 ژمارەیەکی زۆ پێوانەی تۆمار کرد بگرە زیاتریش ڕۆی بەڵام لەو ژمارەیە زۆر تۆ لەوەتی ئیشی زەڕەنگەرەکەی نەگەشتۆتەوە ئاسە یەکەم جارێتی بەڵام ئێمە وەکو زەڕەنگەر لە ئیشەکە ناینە دەرەوە ناین سەرمای خۆمان هەمی بکەین بە پارە لەو شێوە لەو ئاستە بەرزەشە هەر ماینەوە لەسەر ئاڵتون ماینەوە دەزمایی خۆشمان هەر بە ئاڵتون هێشتەوە دەستکاری ناکەین بۆ گۆشە ئارام ئاڵتون لە دنیا ناوی گۆشە ئارامە هەر شتێک کە ڕوو ئەیات پە نابرێ بۆ ئاڵتون و ئاڵتونی ئەکڕێت پارەیەکیشە لە هەموو وڵاتی دنیای ئەخوات یعنی ئێستا بۆن منە تۆ مستیلێکت لە دەسایە ئەچیتە وڵاتێکی ترۆتوانی بیفرۆشی بیکی بە پارەی ئەو وڵاتە کەواتە لە هەموو شوێنێک پارەیە ستۆڵی نەیفرۆش من پێتان لەم دەستکاری ئاڵتونەکانتان مەکەن ناتە خوارتە بەڕێتەوە ئەگەر هاتیشە خواردتر هەر دەستکاری مەکەن هەر ئاڵتونەکە باشترە لە پارەش باشترە سەرمایەیەکی خەوتووە بۆ خۆتە داناوە با هەر بمێنێت ئێستا ئەی بیکڕن ئەوەی پێشێتی ئەڕۆڵا خۆشم پێم بیکڕم پێم بێ زیاتری شەکڕ هەر بکڕن ینی کڕینەکەش چۆنی کڕینەکەوانە کە بۆ من لەسەر قسەی من کەسەکە ئەمڕۆ هەستێک کە لە هێشتا بەرزە وەسبێنێ دا ئەبەزێ بڵێوەڵا ئارۆزەمی بێت نە بەپی گیرفانی خۆت بەپی گیرفانی هەموو پارەکی نەکە وەکو ئینگلیزی شەڵێ هەموو یلکەکانە مەکە سەبەتەیەکەوە بۆ بەپی گیرفانی خۆت بەپی ئەوەی کە خۆت حەزت لێتی بۆ نمونە مەچۆ ئەوەی کە پێتە
من زۆرم بینی و هەبوو بۆ مەساری پێ بۆشتی پێ بۆ لە پڕێکا فرۆشتویەتی و زەری نە ئەوە نە زانی بە وتم ئاخر پرسیاریشە بەس ئەمە پێ بڵام کۆمەڵێک گەنج ئەم فترێکە ئاڵتون زۆر بەرز بووە سیاریانە فرۆشت شتیانە فرۆش هەمویانە کرد بۆ ئاڵتون تەنانە زیویش من ڕۆژی چوارشەممە کە برادێکی خۆم مامەڵەیەکمان هەبوو بێکەوە مامەڵەیەکی دەرەوەی ئاڵتون بوو وتی ئارۆ شتێکی زۆر سێرم بینیوە باشە بەس وەرە تێم گێنە ئەگەر تۆ ئەمە بەڕاستە زانی بابێمە ناوی ئەگەر بەڕاستیش نازانی دوورم خەرەوە دم چی بووە وتی کاکە هەبووە 3 ساری هەبووە کاری سارە کڕین و فرۆشتن بووە باشە کاری سارە کڕین و فرۆشتن بۆ چووە سەرسێکی فرۆشتۆ کردوێتی بە زیو کردوێتی بە زیو چامە زۆرەکە هەر زۆرەکە سەرەرەکەشی غا دەرەجێ وتم بڕۆ هەتاکو زۆر بڵێ ئەگەر پارەکە و پێماوە داینێ دەستکاری مەکە بڕۆ ئیشی خۆتکە ئەگەر ئەم 3 سارەی ئیشە بە 2 ساریان ئەڕۆ ئەتوانی ئیشی پێ بکە 1 ساری بکە بە زیو یا بیکە بە ئاڵتون ئەبەو شێوەی ئیشکە بەڵێ زەرەرەکەشیان کرد چکە منیش پێشەوەی تۆ بڵانکەم هەنێک سێرچم بۆ ئەو مۆزوعە کرد بینیم گەنج کۆمەڵی گەنج دەستێمانی بەڵێ دوای وەکو ئەڵێ دوای قەرەباڵغیەکەون من چەند جارێک بە خەڵکەم وتومە بەس بە هێواشی بکڕە مەچۆ پەلاماری مێ 10 کیلۆ مەکڕە 1 کیلۆ بکڕە 2 کیلۆ بکڕە داینێ چووە خێر بفرۆشە با پارەکەی تریشە بمێنێ بەڵام من زۆر زووتر ئاماژەم بۆیە من ساڵی پار و پێرار ئاماژەمان بە کڕینی باشی ئاڵتون نەکرد ئەمان و چیت هەیە وەرە بیکڕە زیو بکڕە بۆ ئێمە لێمانەوە دیار بوو کە هەڵکشانێکی باشەکات بەرزبوونەوەیکی زۆر باشەکات بەڵام ئێستا ئیتر ئێمە لێمانەوە دیار نییە وازەحیش نییە ئەنی ناتوانانی ئەو تەوزیحە بەکاملی بیت بڵی کاکە وەرە تەواو 100% بەرز ئەبێتەوە بیکڕە ئەویان نەک ئێمە کەس نازانێت بەڵام وەکو پێشبینی ئەوەتی هەیە کە من کاتێک کە دەستم کردو بە ئیشکردن و لە ناو دوکانی خۆمە لیرێک ئاڵتون بە $100 بووە بە $150 ئەمان کڕی بە هەدیەمان کرد ببووکەوە من ئەو کاتە بۆنە مامەڵام کردو کاتمەتە دوکانی خۆمە دەستم کردو بە ئیش بەڵام ئێستا بە چەنە کە دابەزیوە بە $1050 سەیری ئەو جیاوازیە بکە بۆ چەند ساڵە زۆر باشە کەواتە تۆ ئەگەر دای بنی بۆ چەند ساڵی تر بەڵێ لە جیاتی بی بە $1000 ئەشی بە $2000 بەڵام بەیانی نا هەفتی داهاتووش نا مەودایەکی دوورتر ئەبێ ئارام بگری لەسەر ئاڵتون لەسەر قانزاجی ئاڵتون و لەسەر قانزاجی زیو هەر بۆیە ئارامن ئەبێ ئارام بگریت ئارام نەگری تووشی زەرەر ئەبیت بەڕاستی بازارێکە بازاری ئەمە ئەگەر ئاگاد لە خۆت نەبێ و کەسێکی شارەزاشە لەگەڵا نەبێ زەرەرێک ئەەکەی نایتۆ مای خۆشە زەرەری زۆر قورسە ئێمە زۆر ئامۆژگاری خەڵک ئەەکەین زۆری پێ ئەڵین نانێت جار ئەڵین لە کاتی کڕین و لە کاتی فرۆشتن و زۆر کەس هاتووە وتێتی ئاڵتون زۆر بەرزە من ئەمێ ئەم ئاڵتونانە بفرۆشم وتمە بۆ ئەی فرۆشی وەڵا کە دا بزی ئەی کڕمەوە ئێوتم بەڵێ دا ئەبەزێ بەڵام خۆتۆ کە کڕیتۆ ئەبێ حەق دەستی پێ بیتەوە کەواتە تۆ ئاڵتونەکە لای خۆتە بۆ بە لیرە بۆ بە قاڵبێک بۆ بە پارچەیەک داینێ دەستکاری مەکە بەڵێ ئەگەر حەزە لەو پارچەیەکی ترە بۆن بیگۆڕی تۆ ئاڵتونەکەی خۆتە دەستکەوێتەوە زۆر باشترە من دایم تەیدیوان ناکەم و پشگیری یەکەم بگرە زیاتر و زیاتریش خاتری ئەگرم باش من ئەوەی کە تەجروبەم کردو لە ژیانی خۆم و لە ئیشی زەڕەنگەری الحەمدوللا کە مایشینەتەوە یەکەم سیقەی خەڵک دووەم کە وتومانە ئاڵتونەکەت مەفرۆشە کاک ئارۆس بەرچاوڕوونیکی زۆر باشەیە بۆ خەڵک لەوانێ هەنێ خەڵک دوای قەرەباڵخی و دوای قسەی خەڵک کەوتبێ ئەم وردەکاری نەزانی بێ و لەگەڵ یەک شتی کەشە بن ئەفونکە ئەو قسە بێوڕم مامەڵەکردن لە شوێنی باوەڕ پێکراو بالای ئارۆسیش نەبێت بالای زەڕەنگەرێکی تر بێ با باوەڕ پێکراو بێت چ ئاڵتون ئەکریت ویان چ زیو ئەکریت ئێمە چکم سندیکامان هەیە و یاسامان هەیە لای خۆمان هەموو کەسێک ئەتوانێت لەسەر مۆر و عیار زەڕەنگەرەکە تووشی یاسا بکات بەڕاستی ئیشی لەگەڵ بەڕاستیش ئیشی لەگەڵەکرێت تووشی یاسایەکات
بەڵام تۆ مامەڵە لە بازاڕێکە لەگەڵ کەسێکایکەی دەست بە دەست ئەیهێنیت و ئەیبیت ئەم زیوە ئەم لیرەیە چوزانیت ناوی ئەم لیرەیە چییە باشە لیرەمان دەرهێناوە ئێمە باشە هەنێجار وەزنەکەی کەمتر بۆ لە وەزنی کە لە ستاندارد لای یاوە لە ستاندارد لای یاوە کاکە عادی بگەڕێرەوە وەڵا نازام لە چۆن کڕیوە چۆن شتی وابێت کەواتە تۆ زەرەرە کرد ئەگەر تۆ وەصلێکت پێبێ ئەتوانی چی تۆ بەلای زەڕەنگەرەکەی خۆت بڵی کاکە کاتی خۆی ئەمەم لە بەڕێزە کڕیوە زۆ بە بەڕێزی بەڵێ وەزنەکەشی لەسەر زۆر احتیادیشە ینی تۆ کابرای زەڕەنگەریش بە سەعری خۆشی و ئەگەر وەزنیشی کەم بێت و ئەگەر فێڵی خۆی ئەو شتە لە فێڵان نییە هەنێ جاریش باشە لی وەرەگرێت و مۆزوعەکە داخە تووشی یاسەژ نابێت بەڵام لێرەیە تۆ مامەڵە لەگەڵ کەسێک بکەی کە نایناسیت لەسەر جادەیە دێت و ئەڕوات هیچ پێ ناکرێت دوای هەرێک ئیتۆ بۆ لای منیش ئەڵی ئاروز کاکە بۆم حەلکە ئەمنیش چۆن بۆ حەلکەم حالەکە چییە منیش بەس ئەوەنەم لەسەرە کە بیکەمەوە بۆ ئایاریکە خۆم ئەمێ ئەویش کەسەکە متمانە پێکراو بێ ئەگەر ئەسڵەن وەسڵی پێ نەبێت من ئاڵتونەکە زیوەکەی هەر لێ ناکڕم ئەشەگەر وەسڵی ون کرد بێ مەسەلان چی بکە خۆی ئێمە چەند هەڵسەنگاندنێکەیە لە ناو دوکانی خۆمانە بۆ ئەسەن کاتیوە بە هەدیە بۆیە ڕات چەند هەڵسەنگاندنێکەیە بۆ یەکەین لە ناو دوکانە چەند پرسیارێکی لی ئەەکەین باشە و لەگەڵ ئێمە خوێندنەوەمان زۆرە بۆ ئەو شتانە بزان چکە مۆزوعی دزی و ئاڵتون بەڵێ کەسی بەرامبەر ئەناسینەوە ئێمە کە چۆنچۆنی تەنانەت بەدەستی شێوێتی دێگەی بەڵام ئەلحەمدوللا لە سلێمانیە تووشی ئەو حاڵەتە نەبووین ئێمە کە بڵین ئاڵتونی دزیە خوا نەخواستە بۆمان هاتبێ چکم ئەو حاڵەتە لە ڕووی ئەمنی و ئاسایشی سلێمانی و ئەلحەمدوللا سپاس زۆر باشە ئەوە زۆر باشە لە هەرێمی کوردستانە زۆر کەمە ئەگەر بینە سەر حاڵەتێکی تر کە بۆن با بڵین وەزنی کەمە یان عیاری نزمترە لەو عیاریکە کڕیوێتی یان ئەو شتە نییە کە پێی فرۆشراوە ئەم حاڵەتەش دوورە لە زەڕەنگەرەوە ئەم حاڵەتە دوورە لە زەڕەنگەرەوە بۆ ئەم دوکان نارانەی خۆمان هیچی خۆی ناخاتە ژێر ئەو بەرپرسیارەتیەوە باشە بۆی پێتانەڵم ئاگاتان لە مامەڵەکانتان بێ و لە شوێنی باشە مامەڵەکانتان بکەن زۆر دڵخۆش بووین ئەمڕۆ لێرە بووی زۆر بەڕێز بەرچاوڕۆنیەکی زۆر باشەیە بۆ خەڵک ینی ئەو کەسێک کە ئەم شۆن بەرنامەیە بینێ زۆر بە جوانتر و وازەحتر و باشتر ینی ئەزانێت چیەکە و چی ناکات بەگوێ کەس ناکە بەگوێ ئارۆزەکە هەر سەرکەوتوو بن کاگارۆزگیان زۆر لە شوێنی گەورەتر و باشتر ئاپتان بینم ئینشاءالله هەروە بۆ ئێوەش زۆر سپاس بۆ نارێبوتیک بۆ جلەکانی من ئێوەش جلی کوردی بپۆشن و کوردستان هەر ئاوەدان و ئارام بێ و بمێنن بەخێر